عزیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد بووم کاتتان باش. من شەماڵ عەلیمۆیە و بینەری بەرنامەیەکی تری دیالۆجی هیوان. ئەم بەرنامەیە لە درێژەی بەرنامەی هەفتەی ڕابردوو بۆ خوێندنەوەی کتێبی پریکاریەت چینێکی مەترسیداری نوێ لەگەڵ هاوڕێم بەکر ئەحمەد بە ئێوەی ئازیز دەگەینەوە و هەوڵە دەین باری سەرنجی خۆمان سەبارەت بەم کتێبە و لەم بەرنامەیە سەبارەت بە بڵێن تەطبیقاتەکانی یاخود ئەو لە ڕوانگەی ئەو ئاماژانەوە کە نووسەری ئەو کتێبە کردوێتی ئێمە چۆن مەسەلەی چینی کارگەر لە کوردستان کێشەی پێکاتی ئەم چینە خەباتی و کێشەکانی بەردەم ڕێکخراوبوونی ئەبینی. بەکرم کاتت باش ومێدەوارم تەندروستیت باش بێ. باش نییە بەڵامی تر دووادارم بتوانم هینکەم بەردەوام. زۆر باشە. من سپاس دەکەم کە سەرباری کەمێک ناساغی ئامادە بووی کە لەگەڵم بەشداربی بۆ ئەم بەرنامە بە درێژەدانی ئەو هەڵسەنگاندنی کە دەستمان پێکرد. من سپاس دەکەم. سپاس. بژیت بەکر من بەمە دەست پێەکەم کە نازانم تۆ گەر شتێکت هەبێ مابێتەوە لە بڵین ئاماژەکردن بە بە بڕای من ئەوەی کە بۆ بینەرانی ڕوونکەینەوە ئەوەیە کێمە بەرنامەیەکمان کردووە لەسەر ناساندنی کتێبەکە لەکوێوە هاتووە پریکاریەت ناساندنی وەکو تعریفێکی تازەکە بۆ یەکات ئەو زەمینانەی کەوا ئاکات پریکاریەت لە غەربا دەرکەوێ سەرنجشی خێرا لەو سیستەمی بیمە کۆمەڵایەتی و تەمیناتانی کە هەیە و نەمانی و دوو دەرکەوتنی گروپێکە لە هەموو شارەکانی ئەوروپای بینی کە سەر بە هیچ شتێک لەو تۆڕە کۆمەڵایەتی و تەمیناتیانە نییە وحدیشمان بە جۆگراندا کە ئێمە لە پەیوەند بەم تێڕوانینە ئەکرێ بێنە سەر کوردستان بزانین چۆنە، بەڵام ئەو خۆشی لە کۆتایی کتێبەکەیە ئاماژە بە نوعێک لە مانیفستی کارکردن بۆ ڕوبەڕووبوونەوە بەرامبەر ئەم دەرە تازەی کە لە دەرەوەی چینی کرێکار و خۆی بە چینی کرێکار هێشتا نەبوو بە چینێ بۆ خۆی چۆن نەتوانرێت ئەو نوعێ لە پراکتیکی تایبەتی یاتە دە سیاسەتە بێت چۆن بکرێ لە غەربا ڕوبەڕی بێت. و ینی بەزێمە لە بدایەتی کتێبەکە شەوتمان من حەزەکەم دواتر کە هاتیتە سەر پرسیار لێوە دەست پێ بکەینەوە بۆچی لە شوێنێ شاوتمان کە ئەم خوێندنەوەی کە ئەو کردێتی ناتوانێت کوردانە بخوێنرێتەوە من بەر لەوە بەکە پێم خۆشە گەر ئیجازە بێ سەرنجێکی کورتی خۆم بڵێم لەسەرەوەی کە میتۆدۆلۆژی یاخود تێڕوانینی نووسەری ئەم کتێبە لەسەر مۆزوعی خەباتی چینی کارگەرەوەی کە چینی کارگەر چۆن خەباتەکەوە ئەم پریکاریەتە کە بەشێک نییە بە بڕوای ئەو لە چینی کارگەر چۆن ناسرێتەوە ئەو سیاسەتانی کە بۆ دیارێکرێت چییە. من ئەوە بڵێم کە ئەو لە بەشێکی کتێبەکەیە لە کۆتاییە ئاماژە بەواکە کە پریکاریە دەکرێت بکرێ بە دوو بەشەوە، بەشێکی ڕێک ئاواڵە، بەشێکی باش و بەشێکی خراپ. بەشێکی باش بەشی زۆری ئەو گەنجانەی کە هەوڵی ئەوانە کە ژیانێکی ئاسوودەتر بڵین سیکوریتێکی زۆرتر یاخود ئەمنیەتێکی زۆرتر لە کاریانە هەبێ و هەوڵێن کە مەسەلەن بە جۆرێک یەکسانی خوازانە ئایندێکی باشتر بۆ کۆمەلگا بەدی بێ ئەوانە و نۆستالژی یاخود بڵێن زۆر بڵێن هینیان نۆستالژیان یاخود چۆن بڵێن حەنینیان بۆ ڕابردووی لەیبەریزمەوەی کە ئەو ناوێنێ لەیبەریزم یاخود کارگەرگەریە کە لەگەڵ سۆشیال دیموکراتە هەبوون نییە. ئەم بەشە باشەکە ناوە باکەیانێ ناو هەڵێنن بەرەو پێشەوە باشتر بن. بەشە خراپەکەشیانەوە بەشەن کە نهینیان هەیە بڵێن حەنینیان هەیە بۆ ڕابردوو، نۆستالژیان هەیە بۆ ڕۆژگارێکە دنیا باشتر بوو لە ئێستا، مەسەلەن ئەمنیەت و ئەوانەی کار زۆرتر بوو وان بەشە ئەو بەشی خراپ ێزانێ و وایە بینێ کە ئەمانە توانن ببن بە ماتریاڵی دەستی هێزە ناسیۆنالیستە بڵین ئەڵتراناسیۆنالیست و بڵین ڕاسیستەکانی وەکو مەسەن بۆ نمونە ترامپ، بۆ نمونە
بڵێن ئەمە کسانی لە ئەوروپایە مەسەلەن دەرەکەون وەکو ئەحزابی ڕاستڕەوی متتەڕیف و ئەوانە وەکو بەشێک لەوانە مەسەلەن هینێکا وەکو لۆپین لە فەڕەنسا بۆ نمونە ئاوە ئەجا ئەم باسی کە ئەم ئەیکا دووبارە قسەکردنە لەسەرەوەی کاڵێ وەزعێتێک هاتوۆتە پێشەوە ئێستا لەگەڵەوەی کە نیۆلیبرالیزم مەسەرەن تووشی ئیفلاس هاتووە لە ڕووی تەرحە سیاسی و تەرحە فکرەکانیەوە و لە هەمان کاتە ئەو بڵین سۆشیال دیموکراسی کە لە ڕابردووە بووە ئەو زۆر ڕەخنە لەو تایفاگرێکە پێوترێ لەو بەشە لە سۆشیال دیموکراسی یاخود ئەو قۆناغە لە سۆشیال دیموکراتیکە پێوترێ ڕێگای سێەم یاخود ئەو ناوێنێ ڕێگای سێیزم وا بڵین بە کوردیەکەی کە ئەماکە بە جۆرێک لە منهەجێکی سۆشیال دیموکراسی کە بڵین خۆگونجاندنە لەگەڵ نیۆلیبرالیزم و سیاسەتی بازاڕ و ئەمانەیە ئەڵێ لەم کەینوبینە کە ئەم تێکشکانە ڕوویدا و فرسەتیەوە هاتوتە پێشەوە کە ئێمە بتوانین هینێکمان ببێ ینی فرسەتی ئەوە ببێ کە ڕوتێکی تری بڵین سیاسەتێکی یەکسانی خوازانە بەدێنە دەستی پریکاریەت بەڵام میتۆدەکەی ئاوایە لە بری ئەوەی کەوا ورد بێتەوە ئەم پریکاریەتە لە ڕۆژانە لە مواجهەکردنی ئەم سیستەمەیە بە چ جۆرێک خۆی مەسەلەن ڕێگە خایە خود لە چه گروپی جۆر بە جۆرە مەسەلەن مقاومەتی خۆیەکاوانە زۆرتر چێتە سەرەوەی سیاسەتێکدا بڕێژ بووە حیزبێک وەمان بەکاربێنێ وەکو هێزی بڵین هەڵبژاردن لە هەڵبژاردنا مەسەلەن سیاسەتێکی چەپڕەوانە بەرێتە پێشەوە بە جۆری لە جۆرەکان وەک ئەوەی کە شانتال موڤیش لە کتێبێکا باسێکە قسە لەسەر هینە بڵین پۆپۆلیزمی چەپڕەوانە نەرجاتی پۆپۆلیزمی ڕازڕەوانە پۆپۆلیزمی چەپڕەوانە بێنی زۆرتر باسەکە کەوێتە سەرەمە ینی دووبارە ئەوەی سنتەری بیرکردنەوەی سیاسەتە دووبارە دەوڵەتەوە دەسەڵاتەوە ئەو ئەحزابانەیە کە ئەچنە دەسەڵاتەوە و پەرلەمانتاریزم شتێ ینی لە دەرەوەی ئەم سنووقە لە دەرەوەی ئەم شێوازە لە ممارسەکردنی سیاست ئەوەی کە پریکارە دەتوانێت چۆن سیاست بکە ئاماژەیەک بەمانە ناکەوە بە سەرنجام بە بڕوای من لە چوارچێوەیەکی وایە ئەخولێتەوە کە ناتوانێت جگەل لە کۆمەڵێک پێشنیاری چۆن بڵێن خێرخوازانە بۆ نمونە ئەوەی کە ناوێنێت بڵین موچەی هاوڵاتی یاخود بیسیک ئینکۆم بڵین موچەی بنەڕەتی یاخود داهاتی بنەڕەتی ئەوەی کە تۆ جاری پێش و ناو نابن دیوار ئەوە کە بە سیاستوانە بدرێ بە هەموو خەڵکێک بەدەر لەوەی کەوا کارەکەن یا کار ناکەن جگە لەمە ناتوانە بە ئیستینتاجیشی تری شۆڕژگێڕانە بگا بەوەی کەوا ئەم سیستەمە لە ڕاستیە هەڵبۆشێتەوە ئەم ئاماژەیەشی وا بەم ئینە ناکە بەرحاڵ بەم ڕەخنەیەوە من کە ئێمە دواتر ئێمە سەرەوەی کە بۆچی ئەم ئینتیقادە توانێت لە کوردستانی شا دووبارە کە باسی ئەم مۆزوعاکەن چونکە بۆ بالموناسەبە بەکرد ڕەنگەوە نەزانی بعضێک وازانن هەنگوینان لە کولۆرەدارا دۆزیوەتەوە بۆم باسی پریکارێتە بۆی دەست شۆن لە چینی کارگەر و باسی چینی کارگەر نەماوی تر وەختی پریکارێتەوە مە فێربین حیزبمان لەسەر ئەساسی سیاسەتی تردا بڕێژین ومانە لەم بابەتانە قسە زۆرەکرێت لە کوردستان و هەندێک ناوەندا مەسەلەن زۆر بانگەگە شەشی بۆکرێت لەلایەن هەندێک کەسایەتی و کەسەوە بەرحاڵ ئەمە مەسەلەیەکە من بچینە سەر کوردستان لەم بابەتەوە تۆ پێت وایە بۆچی تۆ جاری وت پێشوتە دەمە ناتوانێت کوردانە بخوێنێتەوە پێم خۆشە لەسەرەمە بدوێ ئەوەی کە سۆکارەکانی کە باسیەکە بۆ دروستبوونی پریکاریەت لە ناوچوونی مەجموعەیە سیستەمی تۆڕی کۆمەڵایەتی تەمیناتەکە لە دوای شەڕی جیهانی دووەمەوە لە غەربا هەبوون سەرتاپای بازاڕێ کارەگرێتەوە لەوەی کە تۆ دەوڵەت مۆزەفە لە بەرامبەرەوەی کە خەڵکەوێ کاری هەبێتە ناتۆ تعبیرێکی زۆر جوانە لێکردکەوت دەکاری زەمانێک وەک نەخۆشی سەیرەکرا یعنی ئەبێت چارەسەر کرێ لە کاتێک ئەمڕۆ هەمومان لە دوای هەفتاکانەوە بە چەپیشەوە کە من خۆم قەنەعاتم پێ هەیە کە لانی کەم بۆی بازار هەڵسوڕێ لانی کەم لە ساعت 4 لە ساعت 5 هێزی کارتەوێ کە بێکار بێ تۆ ناکرێت هێزیی کارە هەبێت لە ساسڵی شکە ئەمە نەماوە لە بەرنامەی هینا نەماوە لە بەرنامەی هیچ دەوڵەتەکانی غەربا نەماوە دوو خدماتە کۆمەڵایەتەکانی وەک ئەوەی کە تۆ لە پەیوەند بەکرێە تەمینی کرێت هەیە تەمینی نازەم ئۆڤەرتیدە هەیە تەمینی
نەخۆشیت هەیە تەمینی تەقاعودیت هەیە هەموو ئەو شتانەی کە لە دەوری کار کرێ ئەو شتانە هەڵە سۆڕێنەوە ڕۆژگارێک سیستەمی کۆمەڵایەتی دەوڵەتی ڕفاهی لەسەر دروست کراون ئەمانەیەک بە یەک جێک ناکەنەوە بۆ کەسێکی پریکاریاتەوە ینی بۆ پریکاریاتە کەسێک کە ئیشەکەی 4 ساعت لێرە و 5 ساعت لە شوێنیشترە هیچ سیستەمێ لەم سیستەمانە بەو شێوازێک کە تا ئێسادا ڕێژاوە جێ ناکەنەوە بۆەوان لەبەرەوەی خاتە دەرەوە یعنی ئەگە بە کورتەکەی بێت و سەیری دروستکردنی پریکاریاتکەی بۆ تعریفێکە ستاندین ئەیکا ئەمە دەرکەوتێکی زۆر خۆراوایانەیە لە ناو تێکشکاندنی بەشێکی گەورە لە خەدەماتە کۆمەڵایەتی و بیمە تەمینیاتەکانی بزۆتنەوەی کرێکاری و بەشێکی زۆری دەسەڵاتی سوسیال دیموکراتی دروستکردنی دەوڵەتی ڕیفەها لە غیابی ئەمانەیە وردەوردە ئەمە دروستە بێ مایگریشن کۆچێتە ناوەوە گلۆبالیزیشنێکی زۆر داخوازی بازار بۆ ئەوەی کە ئینسان خاوەنکارەکان هێن دەست ئاواڵە بن کە هیچ ڕێگرییان لە بەردەمانەمێنێ هەستەکەی بازارێک تێ تەواو چوارچەوەی دانراوە قانونی لەسەر ڕێکخراوە ئاستی کرێ ئەزانرێت پەیوەندی نێوان خاوەکار خاوەن کار فەرما دیارە قانونکار لە ئاستەکانی نەتەوەیە لە ئاستەکانی ئەوروپای یەکگرتووە هەیە لە کاتێکە کە ئەمانە تێگەشتکێنرێن و مجموعەی خەڵک پێیان بێ شوێن نامێنێتەوە لێرە بریکارێت پێیاوێ بەڵام تۆ بەشێکی زۆری ئەو سیستەمانەی کە ئەو لێرە بۆ دروستبوونی پریکارێت لە قەڵەمیان لە غەربە لە ئێمە نییە مەسەن زۆر دوور نەڕۆین بەس کوردستان عێراق وەرگرا ها بەڕێی من کە لە عێراقا باسی قانونکارەکرێ هەتا تۆ قانونکارێکە هەیە نازانم چێنەکە هەتا بەڵام قانونکارەکە ئەمەنگە کۆنە بە هاڵگۆڕێک شەوکە لەگەڵ حکومەتی تازای عێراقی ئێستا پێکاتوتەوە هەستەکەی مجرد بەشێک لە تارمایی ئەو داخواز و شتانن کە کۆلۆنیالیزمی کۆن لە دوای جێهێشتنی ناوچەکانی خۆیان بە دوای جێگرەوەکانی خۆیانی تۆ کاکە بە هەشتی ماش بەیەکی ئایار هەبێت و بە نازەم کەفا هەبێ ئەمانە مەبەست بۆیە ئێمە بەجیا لەو قانونکارە دەوڵەتی کە هەیە لە ڕەبتی بینی ئەوانی دامەزراون لە موسساتی دەوڵەت و لە ئەو شوێنانێک کە دەوڵەت وکو خاوەنکارە ئەژین لە دەروی ئەوەی کە بازارڕێکی گەوری تر هەیە کە بازارێکی شخصیە پرایڤەتە هیچ شتێکی تر نییە لەبەرەوە تۆ هیچ خەدەماتێکە نییە تۆ کرێکارێکی بینای کوردەواری خۆمان بگری فیتەرێ بگرە لە شوێنەکە بگرە نازانم چی تر بگرە ئەوانەیە کە لە کوردەواری لە کوردستانە ئیشەکەن هەچ کەسێکیان بگری لە دەرەوەی هەموو تەواوی ئەو تەمینانە یعنی من بیرەکەم ئێستا ئەگەر کەسێک تەمین مەسەلەن تۆ تەقاعودیت نییە ینی تۆ کەسێک ئیشی بسە فیتەرەکەی تەقاعودی هەیە کەسێکە لە سیارەتەکەی تەقاعودی هەیە ینی مەسەن ئایا مشکلەی ئەو بۆ ئایندەی تەقاعودەکەی چییە نازانم ینی بەڕێی من لێرەوە سەیرەکەی تەواوی ئەو بیمە کۆمەڵایەتی و ئەو تەمیناتیانەی کە ئێستا ئەکرێ ئاڵۆگۆڕە لە کوردستانە پێکات بێ قطاعی خاص مجموعەی خەدەماتی خۆی هەیە مەسەلەن ئاساسیە لەکرێنەوە لە ڕیفاه و مەزایە و جۆری تایبەتی بۆ دامەزراوەکانی خۆی هەبێ بەڵام لە دەرەوەی ئاسیاسێت ئەو هەموو شەریکاتانی ترکە دروست بوون و شخصی ئیشەکەن ئایا چ عەقدێکیانەیە چ بەزایەکیانەیە کەسێ نەخۆشکەوت دۆ ڕۆژە توانە معاشی بنێ تا چەند معاشێنێت تۆ نەخۆشکەوتی چێ مەسوولی دانی تەقاعودی ئەمانە کاتێکە مەسەلەن من ئێستا سەیرێکی شتێکی خۆشە بۆ بجێڕم من لە 94 تا 98 لەسەر کەشتی ئیشم کردووە ئێستا هەچ کاتێ بچم ئەچم داوا کەم کاکە من لەو 94 بە 98 ئیشم کردو خاوەنکار پارەی تەقاعودی بۆ یاوم ئەماتێ ئەو کاتە من ئەم بەشە ئەو 4 ساڵێکە لە شوێنە ئیشم کردو نافەوتێ بەس تۆ لای ئێمە وانە تۆ لای ئێمە لە هەر قیتاعاتێکیا بگریتەوە شوێنێک نییە کە بیمەی کۆمەڵایەتی خانەنشین بۆ من دابینکە لەبەرەوە کاتێک من وتم کوردانە ناخوێنرێتەوە ئەوەیە نەک ئێمە بەشێکی زۆری خۆرەڵاتی ناوەڕاست بگرە هەستەکەی بەجێ لەو نەوع لە عەقد عقودێکی زەمانێکی زووکە لە ئاسی دەوڵەتا هەبووە بۆ بەشە لە مامۆستا و فەرمانبەرانی سەحە و ئەو دەوارە موسساتانی دەوڵەتی کاکە ئەمەش بەشێکی مۆدێلی دەوڵەتی سۆڤێتی ها مەسەلەن بەعەس ئینسان ئەگەر بەم چاوە سەیریکە بەعەس حیزبی بەعەسی عەرەبی سۆسیالیستی بووە من هەمیشەم قسەیم کردووە ئەوەی کە حیزبی شووعی لە عێراقا جێی نابێتەوە و بەعەس ئەبێتە جێگرەوەی دەسەڵاتی دوای جەنەراڵەکانی قاسم و کێوکێومان ئەوەیە کە ئەو ئەڵتەرنەتیڤەیکە بەعەس دایانی ئەڵتەرنەتیڤی ئابووری بۆ ڕێخستنی چوارچەوەی سەرمایهداری لە عێراقا تێگەی زۆر هینە زۆر سۆڤێتیە تێگەی مەسن سۆن یعنی یەک مشکلە نەجا باشە حیزبی شووعی بۆ بێتە سەر تەخت کاتێ سەدان زۆر باشتر جێبەجێیەکە
لەبەرەوە ئەو نوع لە مقرڕاتێکیشکە لە دەوڵەتی بەعسەها بۆ لە زۆر شوێنی تری ئێران هەیە لە پاکستان هەیە لە شوێنیشتر هەیە لەبەرەوە بۆ من پریکاریات دانەبراو نییە لە چینی کرێکاریان تو لە عێراق چینەکی کرێکارە نییە کە هیچ بێکاری خۆی کردبوو زۆربەی خواردبوو دەستکەوتەکانی لێ سەنرابێتەوە لە دەرەوە ئێو مەجموعەیەکی تر دروست بوو بێ کە ڕەتی بۆەوە نییە لە کاتێککە ئەم دوانە بە یەک بێ یەکتری تەواوکەن ینی هەست ناکەم کە ئێمە پریکاریات بەشغەڵەی ڕئیسی چینی کرێکار بێوەکو لە عێراقاکە باسیکەی بەڵکە بە جۆرە تێکەڵ بوون کە ئەسڵەن هەڕەشەکە ئەمەگە سەختە لە پریکاریاتی ئێستەوەکە یا هەموو خەڵکی کوردستانی عێراق چینی کرێکارەکە چێتە خانەی پریکاریاتی خۆیەوە ینی تۆ بەر لەوەی قسە لە سەرنەمانی تەمیناتەکان کێوەکو ستاندین بۆ غەربی باسەکە تۆ لێوە نیتە ینی ناتوانم من لێرە بڵێم وڵام پریکاریات لە کوردستانە پریکاریاتە لە غەرب وانی ڕۆیە ئاڵگۆڕێک لە سترەکچەری تەبەقی کۆمەڵگەی کوردستانی شا پێگێ مەجموعەی وەزایەتی تری تازەیەتە پێشەوە من بەڕێی منم چەند ساڵی ئەخیر ئاڵگۆڕێکی بنەڕەتی لە کوردستانە پێگە ئەمڕۆ بەزەخی لە قسە لەسەرەوە ئاڵگۆڕە بنەڕێتیانە بکەین زای چۆنە بکرد تۆ یەک لایەنە باسی ئەم مۆزوعی پریکاریەتە بکەی گەر بەسەرەکە تەنها لە پەیوەند بێ تەمانەوە خۆی قورسایشی زۆری داناوە لەم کتێبەیە لەسەر ئەو باسەکە تۆی کە ئێستا کەسەر مەزمۆزوعی نەبوونی بیمەکان و بیمەکان لە ناوچوون و نەماون و ئەو مەسەرەن حەوت ئاستی بیمەی کۆمەڵایەتیە بیمەی بڵێن چۆن ئەو تەمیناتانەی کە بازاڕی کار هەیەی بۆ هەموو ئەوەی کە لە بازاری کارە هەیە لە مۆدێلی دەوڵەتی ڕەفاه و ئەمانەیە هاتووە دروست بۆەوە ژۆرێک سەپاوە بەسەر زۆرێک لە وڵاتەکانی ئەوروپا لەزار ئاسەواری لێماوەتەوە گەر هەمووشی بڵێن ئین نەبوو بێ بەڵام بە بەشێکی دیاریکراوی چینی کارگەری ئەم وڵاتانە هەمووی لە زال ماوەتەوە هەیەەوە داکۆچیشی لێکرێ بە ئەندازەیەک شەڕە لەسەری ئەمانە باسەکەی ئەو زۆر ئەمەی گرتووە بە نەزەریاتی بار و محوەری گرتووە بەڵام کۆمەڵێک ئاڵگۆڕی دیاریکراو هەیە لە دینامیزمی بازاری کارە بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و ئەمانە ئەو ئەمیش تێکەڵ بە مەسایلانەکە بەڵام سوقلێکی ئەو توی پێ نادا لەم بابەتەوە یعنی باسی ئەوەی کە تۆ مەسەلەن شکل ئەوەی جاری پێشوو باست کردی هین ئیکۆنۆمی ینی ئیکۆنۆمی گیک ئەوەی کە پێی وترێ چوزانم ئەو تۆڕەی کە لەسەر کۆمپیوتەر بەشی زۆری لەسەر نێت و لەسەر ئینتەرنێت دەتوانێت دروست بێتەوەوانە خەڵک کاری کۆنتراکتیەکە یەگەی ئەنی مەسەن کەسەکە بۆ نمونە کەسێکە لە هندستان دانیشتوێکی تر لە مالیە ئەوی تریان مەسەرن لە سیلیکۆن ڤالیە لە ئەمریکا هەرسێکیان بێ هەرسیانیان بەیەکەوە لەسەر پرۆژێکتێک کارەکەن و هەرسێکیان بەیەکەوە یەک کاری دیاریکراوە ئەنجام بە پارچە کارەکەن مەسەرەن تۆ خەڵکی مالیت بەڵێ بەڵام پرۆگرامێرەی مەسەلەن تۆ توانیتە مەسەلەن بەرمەجە بخوێنی تۆوانە توانی ئەم بەرنامەیەم بۆ دابنێ بۆ نمونە لەسەر هین ئەمە هینە کاری ئەوەی کە پێ وترێ گیک بەهین تعبیرەکەی لە چۆ هاتۆ کەلیمەکەی بەڕاستی نازانم بەڵام ئەمە معناکەیەتی و لە لایەکی تری شۆ بۆ نمونە مەسەلەن ئەوانی کە لە ئوبەر کارەکەن بۆ نمونە بینی تەکسیە ئەپلیکیشنێکە ینی تەطبیقەکەدا ناو لەسەر مۆبایلەکەیانەوە تەطبیقە پێیانەڵێ فڵان کەس لەوێ چاوەڕێ دەکا بڕۆ هەڵی گرە و تۆ سایق تەکسی توانەوە چیەکەیت و دواتر تۆ پارەی بە ئەو تەطبیقە ئەو تەطبیقە کە تۆ بەکارێنی تۆ پارەیان پێ ئەدە ینی لە جاتی ئەوەی کەوا مەسەلەن ئوبەر تۆ کرێ بابەتەوە تۆ باجەی بە ئوبەر تۆ پارەئی بە ئوبەر بۆی کەوا ئیش بکەی فۆدۆراژ عینیشتە فۆدۆراکە مەسەلەن شەریکەتێکە بۆ تەوزیعکردنی مەوادی غیزای ئەوانە ئەم پێشکەوتنە تەکنۆلۆژیەش فرسەتی داوە کە داینامیزمی بازاری کار جۆرێکی تری لێ بێ ئەوەی کە تۆ ئێستا باسی بێکاریت کردووەوانە وتی ئێستا بێکاری مەسەلەن باقی مرکزی سوید ریکس بانک ئاشار ساڵی پێما بێ 2014 بوو شتێکی ئاوا بوو هێشی ناردە بوو بۆ هەموو حیزبەکان کەەوە باز لە ئیشتیغالی عامەکان ینی باسیەوەکە کە بێکاری نەمێنێ ئەبێوەتان لە بەرچاو بێ کە ئێمە لە هەر 1000 کەسێک پێویستمان بە 68 کەس هەیە داوای کار بکە هەر 1000 کەسێکی کارگەر ئەبێ 68 لە ماڵەوە بێکار بێ ئەگەر نا اقتصادمان تێگەچێت جانان لە 100 بوو مەسەلەن یەکێک لە ئینەکان ئەو پێوترێ هینی بێکاری طبیعی بێکاری سروشتی بێکاری طبیعی ئێستا لە ئاستی دنیاە مەسەن لە شوێنی وەکو سویدا بە 6.8 لە 100 دانراوە ئەم جۆرە وجودە بێکاریە وەکو جاری جاران نەماوە و ئێستا کە خەڵک بێکارە بێ
وەکو جاری جاران نییە بڵێ مەسەلەن ماوەیەکی موقەتە ممکن ناچێتەوە سەرکار مەسەلەن کۆمەڵێک خەڵک هەن لە تەمەنێکی دیاری کراوە بێکارە بن و ئەوانە بە هیچ جۆرە ناتوان کار بدۆزنەوە یعنی ناتوان ینی تۆ مەسەلەن کەسێکە بۆ نمونە سایقی لۆریە باشە ساقی لۆریە عمری 58 ساڵ 59 ساڵەوە بلەوەتی تەمەنیشی هەیە بەزەویشی کردو ئیشی تری نەکردو لە پڕە تەکنەلۆژیای سیاقەتی مەسەلەن لۆری ئەوانە تەکنەلۆژیاکەی بە جۆرێک ئەگۆڕێتەوەمانە کۆمپیوتەرەکان کەسە ناتوانێت بەکاری بێنێ باشە بێکارەکرێ کە بێکارەکرێ ناتوانێت جارێکی تر مەسەلەن خۆی هین کاتەوە هەل کاتەوە بڕوا دەست خوێنێت و بڕوا تەکنیک فێر بێ جایشکە بڕوا ئەو کارە بکاتەوە بێکارە بێ هەتا ماوە بێکارە مێنێتەوە ئەم جۆرە بێکاریە و ئەو جۆرە کارە مەقطعیە کارە مەسەلەن کە بوونی بۆ نمونە ئەو شەریکانەی کە پیانەوترێ مان پاوەر و ئەوانە کە خەڵک بە کرێ ئەدەن بە شەریکە جۆرا و جۆرەکان ئەمانە ئەم جۆرە گۆڕانکاریانە کە ڕووی داوە لە ئاستی دنیاە لە ئاستی کوردستانی ڕەنگی داوەتەوە ئەنی باسەکە هەر ئەوە نییە من مەبەستمەوەی بەم بەعتیبارە باسی پریکاریات بە جۆرێک ئەتوانی لەسەر کوردستانیش قسەی لێ بکە اینجا یەک نقطەی تر هەیە کە زۆر گرنگە و مهمە ئەگەر وای لێ هاتووە گۆڕانکاریەکانی بازار گۆڕانکاریەکانی تەکنۆلۆژیا گۆڕانکاریەکانی پەیوەندی کار و ئەو سیاسەتانەی کە نیولیبرالیزم هێناوێتی ئەگەر کارێکی کردووە کە یونیۆنیزم ئیتیحادەگەرایی لە ئەوروپا ناتوانێت ئیتر بە جوابی ئەم کێشەیە باتەوە تۆ چ ئومێدێکت هەیە لە کوردستان بەرەو ئەوە بچی ڕۆژە لە ڕۆژان کرێکاران لە ئیتیحادەکان و نیقابەکانی خوانەیە یەک بخەیت پرسیارێکی زۆر محوەریە بۆ شت لای ئێمە هەمیشە من بیرمێکە لە کوردستان بووین کە هاتیینە دەرەوە تەمان خەیاڵێکی زۆر گەورەمانە بۆ بزوفتنێکەکاری سندیکای ئەوروپا دیفاعمەلەکە من کە هاتمێرە تا ئاستی ڕابەرەتی سەری سەرەوەی نقابات چوون تا ئاستی یەکێتی سەراسەری کرێکەرانی سوید چووم ڕاستی شتەوێ جار ئەچوومە سوچێک و تۆزێ بە خۆم پێیەکەنیم بەخۆت پێیەکەنیت یعنی زای بەسم چۆنە بەسمە بوو ئەو خەیاڵە لای خۆمانە ئاژ لەشۆ ئاشەوە هین لەشۆ کوونە لەشۆ کەوت نازە ئاش لە خەیاڵێک و ئاشەوان لە ئاشوان لە خەیاڵ هەر بەوەی کە ناوی چینی کرێکار پێێنا ئەوە تەزانی تر هەموو دنیا شامی شەریفە و هەموو ڕادیکاڵ و بە هەمان تەسەور ئیشەکەن لە کاتێکترنا ئەم بزوتنەوە 1001 دەردی سەری خۆیە دوو ئەوەی کە تۆ ئیڵێیت من پێم وایە ئەگەر ئەخلا ئێمە چە پێمە نەکەوتە سەرەوەشی ئیتیحادیات لە ئاستی کرێکئینە نقاباتی سنفیا دروستکە یعنی من مەمنون بووم ئەکەریشەتی کرێکارانی بیناسازی ئەومە بەهێز وایەکەیتر ئەو عیمرانە گەورەیەکە لە کوردستانە بەڕێوەیە تەرەفی یەکێتی کرێکارانی بیناسازی بواە تێگەی بەسم چۆنە لای ئێمە هیچێک لەم یەکێتیانە ئەگەر دروستیش بوو بن یا دروست دەبوو بن و دەوڵەت خۆی دروستی کردوێ بۆیان هیچیان هێز نین یعنی تۆ لێرە یەکێتی کرێکارانی بینا لێرە لە ئەڵمانیا تەرەفە یەکێتی کرێکارانی بینا تەرەفە یعنی تۆ ناتوانانی هەنگاوێ لە عیمرانە لە وڵات هەڵبێنیتەوە گەر ئەو دوو تەرەفەی لە بازاڕی کارە شەڕەکەن هین نەبێ بە بڕای من ئەوەی کە ئەم شتەی هێنێتە ناوە تۆ باسە لە هەندێک ئاڵۆگۆڕی هین کرد من ێستا شتێک کە دوت بە خەیاڵما من هەستەکەم کە ئەگەر لێرە نەقدێکی زۆر لە بەرامبەر ئەو نەوعە لە تەبع شتێکێ لە ئێستا پێڵن پلاتفۆرم ئەم زەمانەی سەرمایهداری زەمەنی پلاتفۆرمەکانی کۆمپانیاییە مەسەن بەشێ لە کۆمپانیاکان لەسەر پلاتفۆرمیشەکەن مەسەن تۆ جاران مۆسیقا یەک مەجموعە شەریکات ملیۆنها شەریکات هەبوو سێدیشان دەرە کرد و چاپیانە کرد و 100 کەس لە دەوری ئیشەکرد تا سێدەیەکە باتە دەر ئەچوی لە دوکانی ئەو کڕی لە کوردەواری خۆشمانەوە وەر کۆپیمانە کردەوە قەت ئۆرجیناڵەکە و ناکڕی ئێستا ئەم هەموو شەریکاتێک کە لە دەوری مۆسیقا بوو هەمووی هاڕێ کردو لە شوێنە بەرهەمە هێنرێت و ئەخرێتە سەر سپۆتیفای بنمونە سپۆتیفای کە ئاخر گەورەترین پلاتفۆرمە یعنی تۆ مجرد نێتوۆرکێکت هەیە شەبەکەیەکت هەیە مۆسیقا خەیتەوێ تۆ گوێی لێگری من ئەوە کڕۆنەیەم یا ماگانە مەبلغێکەیەم بۆ تەکسیش ئەمە وایە بۆ بەشیشتری قتعەکانی ژای بە بڕوای من ئێستا کاتێ چاوە نۆخێنم سێری تەکسی کوردستانەکەم ئالەو سلێمانی تۆیە هەموو ڕۆژە لە بەیانی زوو مەجموعەی خەڵک هەڵەسیە حەقی نییە چ سەعاتە قەڵەباڵ و خەڵەباڵغ نییە ئەم خەڵکە ئەسوڕێتەوە و بەشێکی زۆری پارەکەی ئەیە بەچی ئەیا بە بەنزین بەس بۆی بسوڕێتەوە ئیتر خواوەکیلی عەلا بابەڵا من دەسێ ڕاگرم لە سوچەکە یان کەسە ڕۆژێک لە زۆرێ بێ ڕۆژەی چی نەبێ بە بڕای من ئەگەر مۆدێلێکی پلاتفۆرمی وەکو ئوبەر ڕێکخرێ ئەو کاتە ئەو
بەشێ لێکرەکەی خۆی بابەوان ینی ئاوا ڕێکی خا دومێدەوارم بەرجوازی ئێمە و عاقڵ بێ ڕێکی خا ئۆبەر لە کوردستانە بۆ ئەم خەڵکەراوە لە سوڕانەوەی چینا نەبێ هیچ نەبێ زانی ئەوە مشتریەکەی لە سەرقەبران و ئەبیبی بێ بۆ حاجیەوە تێگەی هیچ نەبێت تۆ تەسەوری ئەوەکەی کە لە سەعاتی ئەمەنگۆ بۆ سەعاتی ئەوە 4 مشتری تەیە کافیە 4 مشتریمە بوو من ناچمە دەرەوە ئەو کاتە بەشێ لە پارەکەی خۆمێ بووم یعنی ئەگەر من ئوبەر بەم شێوازە بێتە کوردستانەوە ئەکرێ نەوێ لە اقتصادم ڕێخا بەڵام ئەو جەدەلەی پریکارێت بۆ ئێمە هێنێ کۆمەلگای ئێمە ئۆرگەنایز نەبووە بوونی پریکارەتی تازە بوونی قتاعاتێکی تازەکە هێناوێتە ناوەوە پێم وانە خەیاڵەوە هەم لە هێن بگۆڕە لەبەرەوەی چەمکێکی تازە هاتوێتە ناو مشکلەکەوەیە تۆ ئەم کۆمەلگایە چۆن ڕێکە خەیت تێگەی تۆ چۆن ئەم کۆمەلگایە ڕێکە خەیت خەونەکەت هەیە کە ئەم قتاعاتانە لە یەک نزیک بنەوە ومێدەکەی بێکیانەوە بەستێت و ئەوهۆی چی بێکیانەوە بەستێتەوە جینا ئەمڕۆ دنیا زۆر بەیەکەوە یەکان گیرتر بووە بەڕێی من پێکەنین ماوەگادرە خیاڵێکی بوو کە دانیشێ لێرەوە سایتی مەزاتی کڕین و فرۆشن سەیرەکە هەیە لە کوردستان هەرچۆن ئەو شتانێکە لە ئەوروپا هەیە هەر هەمووی هەیە ینی تەواوی پلاتفۆرمەکانی کە سەرمایه‌داری کاری پێکان لەوێ هەیە وەکەوەیکی هەیە بەڵام دروستە بێ ئەو هێزێکە بە شوێن ئاڵوگۆڕەوە بۆی ئەم قتاعانە ڕێخە ئەوە نییە ئەو فکرێ نییە ئەوەی کە منە مێ بڵێم ئەم جەدەلەی پریکاریاتی غەرب کە سەرێشە بۆ نقاباتی دروست کرد و نقابەتێک لەوەیە لە غەربا چاو بۆ بەشێ لە ئەو ڕێگریانەیە بجێڕێتەوە کە ئەم لەشکرە لە هێزی کارێکی کاتی چۆن کاتە زەخیرەیە کە بتوانێت لەگەڵ خۆیان کۆی کاتەوە کە ئەمە تەحەدیاتێکی گەورەی نقاباتی غەربە چونکە دەبێت کە من و تۆ قسێمان کردووە نقاباتی کۆنی ئێرە قاچی لە ناو مانوفاکتورەیە قاچی لە زەمەنی دروستکردنی نقابەتەکانی سەدەی 20تایە و مجموعەیەش ئەبێ ئاڵوگۆڕێ لە خۆیان پێک بێنێ چونکە ئەوەی کە تۆ لێرە باسەکرد لە کوردستانی شویان بن ئەوەی ئاگادار بم ئەکسەرێتی ئەوانەیە کە لە بینی تێلیکۆمونیکیشنی عێراقی شەکەن قاچێکیان لە سەنگافۆری و قاچێکیان لە سینە یعنی ئەم نەوعە لە دروستبوونی هێزی کارێکە تۆ معاش بە بەشێک لە هێزی کارەکەتی لە شوێنیشتر تەوان تەواناس بە منطقە عێراقی معاش بن بەکرێکارانەکە تەکنیکی کۆمونیکیشنیان بۆ چاکە بەڵامەکرێ بە کرێیەکی هەرزانتر بیان بە یەکیشتریێرە بە بڕای من ئێمە ئەوەی کە ئێستا وردەوردەکە ڕۆشنە بیتەوە لەسەر ناوەڕۆشی ئەم کتێبە چییە ئێمە مازارێکمانە بۆ قەت ڕێکخراو نەبووە قەت ئاستەکانی کرێ و بیمە کۆمەڵایەتەکانی نەبووە ئەگەر هەمووی چێتە خانەی پریکاریاتی تعریفێکەوە کە کەسێکی سۆسیۆلۆگ لە ڕۆژگارێکە ئایکا بەڵام ئەوە تا ئێستا بازارڕێژکارمە بۆ دروست بووە تۆ چۆن لەم پێکاتە تازەی خەڵکانێک کە ڕۆژگارە ئیشیە و ئێستا ئیشی نییە و 2 ساعت دەچێتە دەرەوە 3 ساعت کاری نیە یا 4 کارە بەجارێکی لە کاتێکە هەیە چکە یەکێ لەو خراپیانەی کە سیستەمی بۆ مۆدلی ئەمریکی باسەکرێنەوەیە کە تۆ بۆی بژیت بۆی وەکو هاوڵاتێک کە بتوانی بژیت دەبێت 3 کارە هەبێ بەڕێی من یعنی زۆر بەرزی کرێت نەبێ لە ئەمریکا تۆ بێ 3 کارە لە هەفتەیەکە هەبێ بۆی کە ئینکۆمێکیەوەگە تەبێ ینی دەخلێکیەوەگە تەبێ بتوانی پێ بژی بە بڕای من دیاردەی لە کوردەواری ئێمەتیایەتی لە مامۆسامانەوە هەیە کە لە دوای داوامەچێت تەکسیە جێڕێ یا چێ لەسەر دوکانە دانیشێ یان لە شوێنێکی تر بەشێ لە چمکی کارێشتری گرتو و هەر ئەوەشی کە بەشێک لە کاری دروستکردنی شەریکاتی بچووک گۆزراوەتەوە بۆ ناو ماڵەکان ئەزای چۆنە من ئێستا من یەک شتی تریش هەیە زایدن ئەو شتانی کە تۆ باست کرد ینی ئەزای ئەو جۆرە لە کارکردن کە ئێستا لە کوردستانە باوە ئەو جۆرە لە کارکردن کە تۆ دووسێ کارەکەی لە ڕۆژێکە مەسەرەن مۆزەفی دەتاک و سەعات 3 پاژنیۆڕۆ لە دای 3 پاژنیۆڕۆ تۆ تەکسیت پێ تەکسیە جێڕی یاخود بازێک ڕۆژکارەکەی بازێک ڕۆژ کار ناکەی جەدولێک بۆ دانراوە ئەم کارێک کە ئەیکەی ینی کارە و موچەیە و بەڵام لە هەمان کارە لە کارە و نەموچەیە و لە هەمان کاتە ینی جۆرێک تێکەولەکەیەک هەیە لە بازاری کاری کوردستانە ئەمە ئیتر وای لێ دێ کە بچێتە سیاقێکی جیهانیەوە یعنی ئەزانی چۆنە ئێمەمانان کە لە کوردستانە زۆر جار هەمیشە ئەم فکرە هەیە لە لای چەپەکان با سەرمایه‌داری پێشکەوێ با کارگە گەورەکان دروست ببن با کارگەر بە ژمارەی زۆر لە ژێر سەقفی مەسەلەن یەک سەقفا کۆ ببێتەوە با ناوەندە کارگەرەکان پێک بێت و کرێکاری پیشەسازی بێتە مەیدان کرێکارە یەقا
شینەکانەوانە ئەو دەم ئیتر ئێمە ئەتوانین ڕێکخراوی کرێکاری پێش خەین و ڕێکخراوی کرێکاری توانە هینە ئەبێ بینە سەر قەناعەتێک کە ئەمە ئەم ئایندەیەمان گوزەشت ئەو ئایندەیە کە چەپ بیری لێکاتەوە کە لە داهاتووە چینێکی کارگەری وات ئەبێت پێشەکەوێت و ئەمانە ئەم ئایندێت گوزەشت لەسەر ئەساسی ئەو ماتریاڵی کە ئێستا هاتە ئەبێ کار منیش پێم وایە هاجا لەینەکان نقطەیەکی تریش هەیە لە مۆزۆی پریکاریەتە کە وەزعی وڵاتی ئێمەش زۆر شامیلێ بێ ئەوش کرێکاری مهاجرە کرێکاری میگرانت ئەو بهین داتا بە تعبیرێکی ژناوی ناون دەنیزن ئەوە نیە سیتیزن بەو بە تعبیرێک باسێکە دێنیزن کە سیتیزن نییە کە هاوڵاتی نییە ینی نەزانم چۆن بەهین بیکەین ناها وڵاتی ینی خەڵکانێک هەن لە ناو وڵاتەکەی تۆیە کار ئەەکەن و هەموو ئەرکەکانی هاوڵاتیەشان لەسەر شانە باج ئەیان چوزانم بینەکەن مەسەرەن بڵین هەموو شتێکیان لەسەر شانە بەڵام کاتێک هەیەتە سەرەوەی کە مافیان هەبێ مافیان نییە مەسەرەن بەشێکی زۆری کارگەرانی خارجی لە وڵاتێکی وەکو سویدا بە تایبەتی مەسەر لە بەریتانیا ئاوایە ینی بەشێکی زۆریان بەم جۆرن ینی ئەوە تا کارەکەن وەکو هەموو خەڵکێکی تر و ئەو کارەشی کەیکە نەچێتە سەر سامانی کۆمەڵایەتی تر تۆ کارکەی بە ڕژبیکەی زەریبە بە یانەیەیت بڵێن تاکس بە یانەیەیت لە بەریتانیا خۆ تۆ کارێکە ئەیکێچێتە سەر سامانی کۆمەڵایەتی ینی موساهەمە ئەەکەی لە واجیباتێکا کە هاوڵاتیەک هەیەی بەڵام لە هەمان کاتە لە هەموو مافەکانی هاوڵاتی بەهرەمەند دیت ئەم جۆرە لە لای ئێمە بە جۆرێکی تر زۆر فراوانتر و زۆر بەرجەستترە یعنی ئەم هەموو کارگەرە خارجێ لە وڵاتانی ترەوە هێنرێتە ئەوێ کاری پاک و خاوێنی پێکرێ کاری چی پێکرێتەوەوانە و اینجا سەرباری ئەوەش تەبعاً ئێمە کۆمەڵێک گەنجی بێکاری زۆرمان هەیە کە ئەوانن پریکارێت بەواقعی ئەو تعبیرێکە هین پێڵێت پریکارێت کە ئەمانیش بەشێکن لە چینی کارگەر بەڵام بێکارن کاریان نییە کاریان دەست ناکەوێ بیکەن بەشتی ئوردەواڵەوانەوەی نەکەن هەمیشەش لەزێر پشتۆپۆڵەی دەسەڵاتانەوەوانن جاگەر ئێوە بتوانن پاکردنەوە بکەنەوەوانە ئێمە بۆچی لە بەنگەلادیشەوە کارگەردێنی یا ئەگەر ئێوە بتوانن ئیشی ئاوا مەسەرەن بەم جۆرە ئیشانەکە ئێوە بە سوچێزانن بیکەن ئێمە مەجبور نابین لە دەرەوەی وڵات ئینبێنی لە حاڵێکە ئەمانە هەمووی نادروستە ئەمە ئالیەتی بازاری کاری سەردەمی ئێمەیە کە مەسەلەن چوزانم ڕۆهینەکان ناویان چێوانی کە لە ڕبور ماوە دێن دیانە بەنگەلادێشیەکان دێن بۆ خەلیج کارەکەن و ئەوانەیە مەسەلەن زۆر جار ئەیبینی کە تۆ ئەفغانیە چێ بۆ ئێران ئێرانیە چێ بۆ عێراق عێراقیە چێ بۆ ئەوروپا کارەکانی بە جۆرێکە کە تۆ هەستەکەی کە هەر وڵاتە ئەیبینیت کارگەری خارجی خۆی هەیە هەتا کۆگەر ئەو وڵاتە خۆشی ئەساسەن مەزدەری کارگەری خارجی بێ بۆ وڵاتانی تر هەنی بە جۆرێکە بازاری کاری سەردەمی ئێمە ئاوای لێ هاتووە و ئەمە دیاردەیەکە ئێمە لە ناو جوڵانەوەی کارگەریان مەجبوری حسابی بۆ بکەین لێرە لە ئەوروپا هەمیشە پرسیارە سوالە بۆچی لە چاو کارگەری خەڵکی ئێرە کە لە دایکبووی ئێرە تقریبا نزیکەی پێما بێت لە سویدا لە 100 بۆ 11 فەرقی هەیە لەوەی کابن بە ئەندامی ئیتیحادیە لە 111 یعنی لە ناو کرێکانەی کە لە دەرەوەی سویداینەکان هەمان کارەکەن هەمان شتەکەنوانە وەڵام لە 111 کەمتر لە کارگەرانی سویدی ئەبن بە ئەندامی ئیتیحادی و بن بە ئەندامی یەکێتە کرێکاریەکان لا ئێمە لە وڵاتانی ئەوروپا سوالێکی گەورەیە لە لای ئێمەش مەفروض وایە سوالێکی مهم بێ کە ئێمە چیەکەین لەم کارگەرانە کە هاتون بۆ ئێران ئەمانە خارجین ئەمانە بەشێک نین لە چینی کارگەری کوردستانی تۆ بەشێک نین لەو کارگەرانی کە بێت تەنزیم بکرێن و ڕێک بخرێن وایە تەنزیمکردن و ڕێکخریان کاریگەری ناوێت لەسەر جوڵانەوەی کارگەری ئەمانە سوالاتێکن مەفروض وایە ئێمە لە کوردستان لە خۆمانی بکەین بەڕاستی نا بەبڕای من ئەمە شتێکی تازەیە کۆمەڵگەی کوردی کەمتر لەگەڵ من ئاواکو تۆ زۆر ڕۆشنتر نیم لەسەرەوەی کە نەقەدگرم لەوەی کە ئەگەر ئیشمان هەیە ڕاستی شتەوێت دوو بەردیش بەسەر چینی کرێکارە بێت خەڵکێک پێویستی بەکاربێ ئیشەکات بەس تعریفێکمان لە بیدایەتی کتێبەکەی ستانی ناگەر کە تعریفی وێبەر بوو بەشە لە چینی کرێکار پێ عیبە گسک بە چۆن سویدی لێرە نایات تێگەی
خەڵکی ئێمەش نیکە ئەجا بێتە سەر منطقی ئەوەی کایە تۆ کار سەربەرزیە نا بەڵام لێرا با لەباری ئەخلاقی و ناتوانانی بچیتە وێزەی پرسیارەکە ئەو کەسانەی ئەو هێزیکاری کە قیتاعی کرێکاری ئەجدەبی بەغڵادشی و ئەسیوپی و چۆ لە کۆمەڵای کوردستانی ئێمایکەن کچێکی گەنجی داماوی ئەسیوپی هێنن ڕەنگەگە لە وڵاتی خۆیان بێت فرسەتێکی بۆڵکە بێ باشترین یاریکەری ڕاکردن ئەوەی کە زۆر مەشهورن پێی لە ئێمە دانیشێ پیرێکی هێنە دەست کە هەم دایک هەم باوک هەم ماڵ و مناڵ خۆشیان قێزیان نێبچنە لای باپیرە لای داپیرە تێگەی ئەو ئیشانیان هێنێ بە پارێکی زۆر کەم مەبەست بزانین چۆنە یعنی ئەمە یەکێ لە سەخافەتەکانی ترە تەمان لە ئاسێکی نێونەتەوەیەتیە لە ئاسێکی نێونەتەوەیەتیە کە بیدایەتی کەوتنی دیواری بەرلین هات و شەرق ڕووخا بەشێکی زۆری کۆمپانیەکانی غەرب پێیان وابوو بۆ داشکاندنی قیمەتی تێچووی کاڵاکانیان و بەدەستێنانی هێزێکی کاری هەرزانتر کە لە ئەوروپای شەرقیە دەسەکەوت لەم سەرەوەیان و ئەگەر بێتەوەمان بۆ نەکەن شەریکە منەجێزینەوە بۆ پۆلۆنیا جێزینەوە بۆ وارشۆ ئەی نازەمی جێزینە بۆ بۆچۆ ئەم هەڕەشەیە هاو و مەجموعەیە شەریکاتش گواستیەوە بەڵام بەوەی ئەم وڵاتانە سەریع ئەم فاسی خۆگونجاندنە لە پرۆسەی خەسخەسەی وڵاتەکانی خۆیان و بەرزکردنەوەی ئاستی کرێ و ئەمانە وای لێ هاو کەسە هیچ کرێکارێکی پۆلۆنی نایە لێرە ئیشکا بەو شێوەیە کە جاران تێگەی مەسو چۆن هین ئاسی کرێ لەوێ بەرز بوو لە پۆلۆنیا لە ئەوروپای شەرقی شەریکاتی سویدی لەوە بێدەنگ بوون شەریکات ئەڵمانی لەوە بێت لەوە وازیان لەوە هێنا بچن لە پۆلۆنیا شەریکەکەدانن چکە تێچووی پارە و ئەو شتانەی کە پێویستی پێ بوو خەریکە وەکو یەکی لێ یعنی ئەمڕۆ ئەوروپای شەرقی لەگەڵ ئەوروپای غەربیە زۆر فەرقێکی وایانێ لە ئاستی کرێە لە کوردستانە ئەم جیاوازیانە زەقا کەسێ نایەت ئاگای لەدایەوە باپیرە و داپیرە بێ مەجبورە بە کشێکی بەدبەختی ئەسیوپی بێ بەڵام حقیقەتێک شەیە ئەمەش ئاماژەیەکی ترە بە کاتێکە مەجموعەیە ئیش ناکرێت لە هەموو دنیاوای لێ هاتووەکە لێرە هێزی کارێکی خواری خوارەوە خاوڵاتی ئەم وڵاتانە خوان نایە لە قەرەی و ڕێک جێی داخە مجتەمەعێکی تەبەقاتی سەخیفە لە کێراوە سەرروکەلەی ئەج نەبیەوە بەڵام بەرحاڵ ئەوانە تەحەدیاتی تازەن لە کۆمەلگای کوردیا دروست بوون پێشووتر نیمانە بەس من بەجێ لە ئاسیەوەی کە لێرە یعنی وەکو هەز ناکەم کە مەشغەڵەی چەپ بێ و چەپیش ئێستاش ئایا پامێکی هەیە بۆ ڕێخستن من بەجێ لەو شیعارات و تەبلیغاتە سیاسیە ڕووتە هیچ شتێکتر نابینەوە ینی من نازانم ئایا چی ڕێگەخێت چکۆی من شتێکترن پێوتی وتم بابە بەشێکی زۆری ژنانی ئێمام ڕۆ لە ناوە نانەکەن بوون بەخاون نانەکەن لە ماڵەکانی خۆیانە چوار تەنوریاندانا و نانەکەن من ئەم دیاردەی نانکردە هەر لە دوای حادثەی هەڵەبجە بە زەقی لە شارەکانی کوردستانان بینی هەچی بەدبەختی ژنە هەورامی داما و کەوتنە ناو شارەکانەوە کرێکی و مردوو و بناو دیار نەبوو مەجموعێ لە دەوڵەمەندی شارەکانی ئێمەش کۆبوونەوە دە ژنیان نەخستە ماڵێکی گەورە و 40 ساجیان بۆ داناوی یاڵانانی هەورامێکە سلێمانی پڕبوو لە نانی هەورامی ئەمە شێزێکی کارە ئەمە لەگەڵ چیان ڕێگەخەی چێ ئاگای لەم هێزی کارە هەیە کە لە ناو ماڵەکانە کوبە دروستەکە بەرمە دروستەکە یا بەشێکی زۆری کاری تۆ لە ناو کۆمەلگەی ئێمە ئاوا کرێ ئەمانە مەسایلێکن مەبەستمەوەیە کە باسی ئەم ئاڵ و گۆڕانەی کە ئەو تێ لەسەر مۆزۆی پریکارێت دەبێ ئێمە بێنێتە سەر ئەو قەناعەتەی کە ئێمە پێویستمان بە وردبوونەوە هەیە لەسەرەوەی شێوازەکانی ڕێخستن چۆنە ئەگەر ڕێخستنی کارگەری ئەجنەبی و ئەگەر ڕێخستنی ئەم توێژە لە کارگەر کە بە بڕای من موافقی ئەو تەسەورەی ستاندینگ من پێم وانە پریکاریە چینێکی تازەیە چینێکی تازە نییە بەڵام گۆڕانکاریەکانی بازاڕی کار ئەو شێوازانەی لە پێکهاتی چینی کارگەکە لە ڕابردووە بووە ئاڵوگۆڕ پێداوە ئەمڕۆ ئێمە چینی کارگەر بە پێکهاتێکی ترەوە ئەبینی لە هەموو شوێنێکی دنیاە وایە لەوانش لە کوردستان و هەر بەم معنایەش ئەگەر ئێمەمانان بەڕاستی مەبەستمانە لە چوارچێوەی سیاست و تێڕوانینی خۆمانەوەکو خەڵکی چەپوەکو خەڵکی خەڵکانێکە خەبات بۆ ئایندێکی باشتر و یەکسانی و ڕەفاهی کۆمەڵایەتی ئەوانە بە ئەرکی خوا نەزانن ئەبێ چایم بچێتە سەر ئەوەی کە ئەم شێوازە ئەم ئاڵوگۆڕانە لە بازاڕی کارە ئەم ئاڵوگۆڕان لە پێکاتی چینی کارەکە
چ جۆرە خصوصیەتێک ئەدا بەکاری ئێمە بۆ ڕێخستنی ئەوان و ئێمە چۆنی ئەم هێزە ڕێ بخین. من مشکلم کە لە پێشاوتم لەگەڵ ستاندینگە ئەوەیە کە ستاندین لە بری ئەوەی بچێتە سەر ئەوەی کە فۆرمەکانی خۆڕێخستنی ئەم بەشە لە چینی کارگەر بدۆزێتەوە کە ئەو بە چینێکی تازەی ناوەبا باسی ئەوەکە کە چه حیزبێک بێت و چ پلتفۆرمێک بەرزکرێتەوە بۆی لە هەڵبژاردنە چه دەنگێکبی باتەوە چه ئیسلاحاتێک لە کۆمەلگا بکرێ. بە بڕای من ئێمە پێویستمان بۆیە لێرەش و لە کوردستانیش ئەو سوالە بکەیت. من بەش بە حاڵی خۆم وا ئەزانم کە بە جۆرێک لە هەوڵی ئەوەیان کە ئێمە لە سویدا جوابی ئەمە بینەوە و ئەو شێوازانەی کە ئێمە پێشنیارمان کردو بۆ ڕێخستن لە گەڕەکەکانە ڕێخستنی کارگەرێک کە لە هەر شوێنێک کار بکاتەوەوانە لە هەر ئۆنلاینێکە کار بکاگە لەسەر ئەنتەرنێتیش کار بکاتوانە وەڵام ناتوانێت لەسەر ئەنتەرنێت بخەوێ. سەرنجام کەویستی بنوێ ببێتەوە بۆ جێگایە کە لەگەڵ هاوچینەکانی خۆیان لە شوێنی ژیانە تێکەڵ بەیەکە بن و ئەمەیە ئەو جێگایی کە تۆ توانی کارگەری تیا تەنزیم بکەیت. بە بڕای من وابینم کوردستانی شەر ئاوایە، یعنی زۆر ماوەیەکی درو درێژ لەوە بەر لە یەکێک لەو پێشنیارانەی کە کرا لە ناو ڕێکخراوی کرێکارانی بیناسازیە کە دیارە پێشنیاری من نەبوو، پێشنیاری کۆمەڵێکی تر بوو. دواتر من بە پێشنیارێکی زۆر پەسەندم زانی لە یازاریش پێم وایە ئاواکرێتەوەی تۆ لە جاتیەوەی کارگەری بیناسازی ئەوانە لە شوێنی کارەکانە لە بیناکەیە کە ئەمڕۆ لەم بینایە کارەکە بانی لە بینایەکی تر ئەمڕۆ هینە وەستاکارە وەڵام دواتر تا مانگێکی تر دەچێت سایق تەکسی ئەسڵەن وەستای کار نیوە ئەوانە وەستای بیناسازی نییە یاخود مەسەلەن ماوەیە کارەکات و ماوەیەکی تر بێکارەوی تر کاری نییە. ڕۆژێکەیە بۆ چاقانەی کارگەران لە بڵێ ناوشا لای سینەما سیروانی کۆن لە سلێمانی مەسەلەن 6 مانگ دوایەوە دەرناکەوێتەوە لە جێگایەوە بە شوێنیانەوە بی لێرە لەو جێگایانە ڕێکخراوێن لێ دروستکەی بۆ لە گەڕەکە ڕێکخراوێن لێ دروست ناکەی. تۆ ئەگەر وەکو کارگەرێکی بیناسازی لە گەڕەکەی خۆت ئاژیتوانە لەم سەرتاسەری گەڕەکە سێکی لەوانە 4 کارگەری بیناسازی تیابێ لەوێ ڕێکخراوی کارگەرانی بیناسازی ئەتوانی پێکبێنی نەواتەکانی دروستکەی و ئەو شوێنەیە کە هەموو خەڵک یەکترە ناسێ یەکترە بینە چووکەیەکێک لە شتەکانی بالمناسبەکە لەم کتێبەیە باسەکرێ ستاندینگ باسیەکە و پێم وایە ئەمە لە کوردستانی شەروایە ئەڵێ ئەو شتێکە پێی وترێت تراست ئەوەی کە پێی وترێ متمانەکردن لە نەتیجەی پێکەوە بوونی زۆرا دروستە بێت. تۆ 2 ساڵ لەگەڵ هەمان کەسا لە ناو کارگەیەکە کارەکەی توانێت ئەو تا متوانەی پێکەوە تا زانی تر بایشەنە ئیمالێکی وەنیە بەڵام ممکنە بەڵام ناتوانانی بەر لەوەی کەماوەیشی دوور دوێژ لەگەڵ یا کارکەی گەشتبیتە ئەم دووڕیانە ناتوانانی ئەسڵ متمانەی پێ ناکەی متمانە کاتی پێویستە بێ متمانەی کاتی ناوێ یەکەم جارەتوانی بۆ متمانە بەڵام بۆی متمانە بکەی پێویست بۆیە کاتی لەگەڵا بەسەربەری بەڵام تۆ کارگەیەکت نییە شوێنێکت نیە هەموو ڕۆژێت چی لێ کار بکەی تا متمانە بە کارگەرانی دەوروبەر بکەی بەڵام لە گەڕەکە خەڵک یەکترە ناسێ واتوانێت لەوێ متمانە دروست بێ واتوانێت ڕێکخراوی کارگەری لە گەڕە کاپێک بێت لە جێگاوی لە شوێنی کار پێک بێت. من ئەمە تێڕوانینمە بەڕاستی و پێم وایە من پێم وایە ئەوەی ئەمە نوعێکە لە مۆدلێکی تازەتر کە ئینسان لە پاش ئەم هینە لە شوێنی تریشێ لە ئەوروپا لە بەرازیل لەوانە شوێنی تریش وا هەیە لە ئاسی شارێتی پێڵەن ئەم نەوعە کارێ بەڵام من ئەوەن کە بیریژی لێکەمەوە ئێمە لە ناو کارەکەی خۆمانە جەدەلێکمانێ لەسەرەوەی کە ئەو کەسانێک کە بۆ خۆمانی شەکەن یعنی کرێکار و مۆزەفینەکانی خۆمان لە دەرەوەی کۆنتورەکە زۆر دیجیتاڵن جیجیتال کوردەڵێ جیجیتال یعنی زۆر دەستی لە شوێ کارەکەی نانە مەبەست منێ لە مؤسسەی دەوڵەتی شەکەم لە شوێنی دایرەی بە فارسیەکەی زۆر خۆش ناوێن بدۆ پێڵەن ئیدارەی کار کوردی نیمانە هەر بۆ بە ئیدارەی کار مەبەستم چییە؟ مؤسسەکە لە ئاڵگۆڕێکی گەورەی دیجیتالیزیشنە یعنیەوەی کەیتر هەموو شتێکی ببێت بە جیتال و لە ڕێگەی ئەپلیکیشنمانە و نێتەوە بەڕێوە ببرێت جەدەلێکمانە بوو کە ئێمە مشکلەکەمان بە دەرەجە یەکەم مشترێک نێ لەو دیۆکە وەزیفەکانی تۆ بەکارێنە مشکلەکە هێزەکانی خۆمانن یەکێ لەو مناقەشانەشی کە بوو کە بەڕێی من ئەمە نەوعێ لە پێولەکاندنە یعنەوەی فشەکردنە ئەجینە هەموو کەسێ ئەوانەی کە لای ئێمە ئیشەکەن بە هەرە بە تەمەنەکەمانە بۆ هەرە گەنجەکەمان هەر هەمومان معاملاتی بانقیمان لە ڕێی ئەپلیکیشنەکانی تەلەفۆنەکانمانەوەکەین پەیوەندی خەسەخانەوە لە ڕێگەی ئەپلیکیشنەکانەوەکەین
مەوعیدی گرتنی نازانم سەرتاشین و چی و ینی ئێمە لە دەرەوەی کارەکانمان زۆر دیجیتاڵین و بەڕێی من خەڵکی کوردستانیش بە هەموو دەستڕاگەشتێکی زەعیفتری نێتەوە کە لە کوردستانە هەیە لە یەک بەیەکی نێتوەرکەکانی مەسەلەن فەیسبوک و ئینستاگرام و ئەو سوسیالە ئاپانەی تری ڤایبەر و وەتسەپۆمانەکە بەکارێنن زۆر هینە زۆر دیجیتاڵن تێگەی بەو وەزعەتی کە لە کوردستانە هەیە و ئەمەش شکڵێکی تری ڕێخستنە یعنی ئەمەش ئەکرێت شکڵێکی تری ڕێخستن بێ بۆچی جەماعەتی خەڵکە کۆنەکەی سلێمانی هەموو مانگە 4 ڕسم لە فەیسبووکە دانێن و ڕسم و نشکینی جامانە دانێن و 8,000 کەس کلیکەی کردو بە دەوری ئەوەیە بزانین خەڵکە کۆنەکەی سلێمانی کوێیە تازیەکانی ڕانیە تازەکانی ڕانیە ئەمە سەی ناوی ئەم گروپە داوای لە بڕ نەکەم وەکو سوکایەتی نایڵێم ئەم دەست ڕاگەشتنە بەنێت ئەم ئامادەبوونەی نێت لە ژیانی ڕۆژانەی ئێمە لە دەیەکی دووری کوردەواریەوە بگرە بۆ شارە گەورەکانی زۆر ئامادەیی هەیە کەسێک عەقڵی دیجیتاڵی هەبێ هۆکاری ڕێخستن ئەمڕۆ بەڕێی من ڕۆژێک لەگەڵ برادەرێکا قسەیەکم هەبوو لەسەر ئەوەی کە بۆچی بۆ تەحەزوب و بۆ ڕێخستن هەمیشە بێ بگەڕێنەوە بۆ ڕێخستنی لینینی بۆ حیزب و نازام چی و چێمانە بۆ پێ دوایە توێتا کە لە یابانە گەورەترین کۆمپانیای دروستکردنی سیاراتە ڕێکخراوێکی هەبێ بۆ ئەوەی بتوانیست ئەم تۆڕە گلۆباڵە لە سەراسەری دنیای هەڵسوڕێنی دۆ پێ دوایە لینی نەیتوانی بە خەیاڵە بچێکە کە توێتا ڕێکخراوێکی ڕێخستنی وای هەیە کە یەک فەرعی لە فەرعی تری ناچێت و ئەمڕۆ مۆدێلی ڕێخستنی ئیدارە لەلایەن توێتاوە بۆ هەموو بەشەکانی سیاست کۆمەلگا یەک بەیەکی کۆمەلگا گوێزراوەتەوە ئێمە مۆدێلێکمانێ لەسەر ئیش یەک بنمونێکی بەسیتێن بۆ نێکەوە کارەکەم مۆدێلێکمانەیە کە لە مۆدێلی توێتاوە هاتۆڵە 5 بۆچی ئەمە لە چیا بەکارەڵێ باشە ئەوە پەڵەیەک ڕۆن لەسەر ئەرزی ئەو کارخانەیە کەوتووە بۆچی وەڵا لەبەرەوەی فڵانکەس لێرەوە تێپەڕی عەرەبانەی چوە بۆ عەرەبانەکەی هین بوو کون بوو بۆ کون بوو لەبەرەوەی حەفتی ڕابردویاوی لە شتێک چانەکرابەوە بۆ چانەکرابەوە کابرای کە بۆیان بردبوو لەوێ نەبوو بۆ لەوێ نەبوو وەڵا ئەفەنێ نەخۆش بوو نەهات بووە کەواتە پێنج پرسیاری بۆچی و کرد دەرکەوتی کە ئەو شتەی کە بۆتە هۆی ئەوەی پەڵەیەکی چەور لە شوێنەکە جێبهێڕێ هۆکارەکەی گەڕێتە بۆی هەماوێکی سەقەت کە کەسێک لە فڵان شوێنە دانیشتۆ نەیکردووە تێگەی ئەمە وەکو مۆدێلێک بۆ ئەوەی کە گرفتێک لە هەر شوێنێکی کارە پێکاو تێگەی بەکاری بێنی کە مۆدێلی توێتایە مەبەستم چی بوو لە پاڵ ڕێخستن لە گەڕەکەکانە کە تۆ باست کرد کە بە بڕای من هەمیشە ئەبێ ئامادەیەکی هینی هەبێ و نزیکایەتیشی تری هەیە دوو دیجیتاڵیش تۆڕی دیجیتاڵیش بە هەمان شێوە و بوونی ئەو ئەپلیکیشنانە و ئەو ئامادەیی کە نێتوەرک سۆسایەتی یاوێتی بە ئێمە دەرفەتێکی گەورەترمان بۆ کاتەوە بەڵامی ترەوە بێ ئەو کەسەی کە بە شوێن ڕێخستنەوەیە ئەو کەسێک کە بە شوێن ڕێخستنەوەی بێ عەقڵی سەدەی لە پێشترەوە بێ لەوێ بۆی بزانێت کە ئەمە ئەو تەحەدیاتانەی ئەمڕۆ پێ بگەن بۆمان هاتووە بەڵام چیتر ئەبزەرێ چیتر لێەوە ئەبزەرێ لەگەڵ بێمە پێشەوە ئەجاسێکە ئەم کاتە تۆ قسە لەسەر سیاست سوسیالیزم و چیوچیەکەی وەکو هی ناوەکو تیۆریەک ناکە لە 1970 هاتووە بە بڕای من کابرایکی ئەمریکی زۆر خۆش قسە لەسەر سوسیالیزمەکە ئەڵێ تۆ گەر نەخشەیەکی ئاوا گەورە لە بەردەمتان لە چوارچەوە کۆمەڵایەتەکەی خۆتا دانەی ڕسمێکی چی سوسیالیستی و چی سوسیالیستی نییە سوسیالیزم شتێکی دوور نییە لەوێ ئەمڕۆ ئێمە بەشێکی زۆری پراکتیکی سوسیالیستی پراکتیکی عەدالەت خوازانە و یەکسانی خوازان و ئینسان دۆستانە لە ژیانی ڕۆژانەمانە هەیە تۆ لە دروستکردنی دەوڵەتی سوسیالیتە پێویستە نەوانە دروستکەیتەوە تێگەی مسم چۆنە دوێنێکی چۆمسکیم بینی گفتوگۆیەکی ئەواناڵێ سەرمایه‌داری هیچ کاتێک نەیتوانێەوە بەو شێوازەی کە خۆی ئەوێتوانە وجودی هەبێ هەمیشە سەرمایه‌داری ینی جڵەو کراوە نەیەڵراوە کاری خۆی بکاتەوە سیستەمێکی ئێوە دای بمەزرێنێ ینی بە جۆرێک لە جۆرەکان جڵە و لە بەردەمی سەرمایه‌داریە دانراوە ئەگەر نا سەرمایه‌داری خۆی وێرانەکە ینی ناتوانانی ئەو شێوازە کە سەرمایه‌داری هەیە خۆی وێرانەکار بۆیە بەم معنایەش
بەشێک لە عناسرێکی سۆشیالیستی لە ناوم کۆمەلگای ئێمە ئێستا مەوجودە. من ئەمەی کە ئەم ئاماژەی تۆ کردت بە مەسایلی نێتوانە بە دروستی بۆ کوردستان و بۆ هەموو جێگایشی تریش بەڕاستی ئەڵام ئەزانی چۆنە یعنی فۆرمی جۆر بە جۆری ڕێخستنمان پێویستە، فۆرمی جیاوازی دوورکەوتنەوە لە سنووقەکە بیرکردنەوە لە دەرەوەی سنووقەکەمان پێویستە. ئەوەی کە تۆ باسێکی مەسەلەن فۆرمی ڕێخستنی کارگەری لە سەرەتای سەدەی 20ەمە ناتوانێت بۆ ئەمڕۆ گونجاو بێ. باسەکە لەسەرەوە نییە کە سیاست گۆڕاوە، خەڵک ومێدی نەماوە، خەڵک نازانم وایە ئەوانە سەرمایه‌داری هەم لە ڕووی تەکنۆلۆژیەوە پێشکەوتووە، هەم لە ڕووی ینی ئایدۆلۆژی و فکریشەوە لە ڕووی ئایدۆلۆژیا و فکری ئەو ئەبێتە پێکهاتێکی دیاریکراو کە سنوور بۆ کارەکانی تۆدانێ. من هەمیشە ئەوان بیرکردوەوە وازانی مانیفێست بەس ئێمە ئی خوێنینەوە لە مانیفێستا لە شوێنێکان نووسراوە لە سەرمایه‌داری کارگەر لە محیتە تەبیعیەکەی خۆی لە چوارچێوە سروشتەکەی خۆی دەرەکێشێ ئەیهێنەی خاتە ناو شارەوەی خاتە ناو چینەکەی خۆیەوە لەوێیان ڕێگەی پێدا کەوا پێ بگات و ئەوانە بەڵام بیرەکەیتەوە مەسەلەن 30 ساڵ دوایەوەکاتن بۆ جنوبی ئەفریقیا بە ئەفریقیەکان ئەڵێن باشەوەرن بۆ ئیش لە شارە بەس دوای کە ڕۆیشتنەوە بۆ خۆ بڕۆنەوە بۆ ناو دیەکانی خۆتان تێگەی لە شارە مەژین لەبەرەوەی سەرمایه‌داری و بۆژوازیش وەکو تۆ مانیفێستە خوێنێتەوە وەتی ئەگا کە ئەو شتانەی کە پێشووتر وەکو کارێک کراوە و نەتیجەکەی بۆ بەوەی کەوا فرسەت بۆ بەوەی کەوا چینی کرێگار خۆی ڕێکخاتوانە ڕێگری و بەربەز لە بەردەمیەوەیە دروستکە. ینی باسی مەسەلەن ئەو شێوازانەی کە تۆڵی لە توێتاوە وەرگیراوە شێوازە ئیداریەکان ئیدارەکردنی مەسەلەن دامەزراوە بەرهەمهێنەکان یاخود کارگەکان چۆنی ڕێگەخرێ ئەو دیسنترالیزەیکردنەی پرۆسەی کار ئەو لامەرکەزیکردنی پرۆسەی کار لە ناو کارخانەکانە کە دواترە گوێزرێتەوە بۆ سیاست و بۆ دەوڵەت و بۆ دامەزراوە سیاسەکانیش و ئەمانە بە جۆرە لە جۆرەکان بۆ تێکشکاندنی مقاومەتی چینی کارگەرە لە جێگەی ئەوەی کە تۆ فۆرمێکی دیاری کراوت هەبێ یەک جۆرە عەقدی کارت هەبێ و ئەوانە هەموو کەسێک هەر ئەو عەقدەکاری هەبێ هەموو کەسێک هەر ئەو شێوازە حقوقی هەبێت و ئەوانە نا ڕۆی تەنەوەعی تیاکەی ڕووی ئاڵوگۆڕی تیاکەی فڵان کەس بەسایسە تۆ باسی ئاسیاسیاڵت کرد ئاسیاسیال 3 مەرتەبەی تایە هەموو دامەزراوەکانی ئاسیاسیال نییە ئەو مەسەلەن دامەزراوە گەورەیە بڵێن ئابوووریەکەینە 3 مەرتەبەی تایە بەشێکی تایە کە تازە تاعینە بنوانە لە ئیجازاتە فەرقی هەیە لە مەسەلەن نەخۆشکەوتنە بۆ چارەسەرکردن فەرقیان هەیە لە سعاتی کارە فەرقیان هەیە لە کریا فەرقیان هەیە لەگەڵ بەشی دووەم و بەشی بڵین لاری دووەم لاری دووەمش لەگەڵ لاری سێم یعنی 3 ئاستی جیاواز لە ماف و لە کرێ و لە سعاتی کار و ئەمانیان بۆ لە قەڵم دراوە لە هینە لە ئێرانە 70 جۆر عەقدی کاری جیاواز هەیە منەوە تقریبا 10 ساڵێک لەمەوە پێشی ژەمە 70 جۆر عەقدی جیاوازی کار هەیە ئەم عەقدە جیاوازانە کە دروستەکرێوانە سەرمایه‌داری خۆی زانیت چیە کات چۆنی چینی کارگەر بەشەکە و لە شێوازی ئیداری لە بەرامبەر ئەمانەیە تۆ چۆنی ئەتوانی مقاومەت وە چه فۆرمێک لە فۆرمەکانی ڕێخستن نەتوانی بێنیتە پێشەوە ئەمانە سوالاتێکن کە پێویست بە تحقیقاتی مەیدانی ئەکا ینی باسی ئەوەی کە قسەکردن لەسەر ڕێخستنی کارگەری شیعاردان بێ کارگەرانی جیهان یەکگرن کارگەران ئەگەر یەکگرتو نەبن ماڵتان وێرانە بێ بە یەکگرتن تەنها کارگەر ئەتوانێت شت کات و ئەوانە ئەگەر پەرش و بڵاو بیناوە بێ بەم قسانە نایەتە دی ئەبێ فۆرمێک لە ڕێکخراو بوون و ئەوانە بێنیتە پێشەوە کە هەم ئیمکانی دەست بۆ بردننی هەبێ هەم ئاسان بێ و هەم باش بێتە دەستەوە یەکێک لەو فۆرمانە کە تۆڵی باسی دیجیتەلایزکردنەکەی مثلەن لەسەر نێت بۆ نمونە شێواز و تۆڕی جۆر بە جۆر دروست بێ بەڵام سەرنجام بەکردن پێم وایە کاری ڕێکخراوبوون ئەبێ لەسەر زەوی ئەنجام بدرێت لەبەرەوەی گۆڕانکاری لەسەر زەوی ئەنجامەدرێت نەک لەسەر نێتە بەرحاڵ بەسم هین بوو بەبەسم مەزانسی فەرهامە کاجینە دوای بەهاری عەرەبی ومانە جەدەلێکی زۆر لە غەربا دروست بوو دوای مەیدان و چێوچێومانە کە بەشێکی زۆری پرۆتستەکان لە ئەوە ئێستا عێراقیشا کە نێت دەوری خۆی هەبوو بەڵام هیچ پێ وایە هیچیان لەمانە جێگای پەیوەندیزی نزیکی ئینسانەکان پڕ ناکاتەوە بەڵام ئەمانەش کە هەن
ئەمانەش کە هەن وەسیلەیەکی ترێنتە پێش و سریعترێکە باشەما قسەکەمە کۆکەین و من قڕگم خەریکە پڕەبێ لە قسەنا لە کۆکە حەز ناکەم جۆگران ئاوانە بکۆکم بە ڕوویانە باش بە بڕای من ئەگەر بن بە کورتی قسەکانی کۆتایی خۆم بڵێم بەحسێکی جوانە بۆ غەرب لە گۆشەنیگای جۆرا جۆرە خۆیان سەیرەکەن ئەو ڕێگەریانەی چینکەوە کات کە ئەم چینە لە دەروی دروستە بەها بەس یەکشتی زۆر موهیمان بیر چوو قسەی زۆر جوانی ساتەر هەیە ئەو قەبرەی پڕ لە نور بێ ئەم شەوی لە هەموو شێوێکی خۆشتر بێ نەنکمەیوە سارتەر باسی نظامی کاستی هندەکە سیستەمی هینە ئەو منبوزیەتەی کە گروپێک لە هەندایە پێڵە منبوزین نازانم کاس سیستەمی تر تەبقاتی جۆر بە جۆرە سەرەوەیان هەیە و ناوەندیان هەیە و خوارەوەیان هەیە خراپترینەکانیان منبوزەکانە نەوانەیە کە نابێت دەستیان لێبێت دەستیان لێبێت ئەبێت دەستێ بشۆیتوانە بەڵێ سارتەر ئەڵێ کاست سیستەمی کاست لە هەندا لەو شوێنانی کەتایەتی پێویستێکی مجتەمەعی تەبەقیە بۆچی بۆ ئەوەی تۆ وەک کرێکارێک میشە بزانی کە یەکێ لە تۆ خراپتر هەیە تێگەی چۆنە یعنی تۆ ئەگەر دانیشتووی بە خەیاڵی خۆ وەزع هەر باشە و نانەکەرێ بخورێ بەڵام لە خوارەوە کەسێکی نانیشی نییە ئەوەی کە نانی نێ لەویا بە سوتفە لێوە دانەنراوە و ئەوەش دێ بڵێم دەستێکی نهێنی ئەوی لێیا دانابێ پەیامی سیمبولەکەی ئەوەیە کە ئاگەر لە خۆ نەبێ you welcome that بەخێر بۆ پریکاریات هاچ کۆکارێکی دروستکردنی هەبوو بێ و نەبوو بێ لەشکرێک لە هێزی بێکاری داماوە کە کرێکاری ئەمبەریش خۆی ناتوانێ بیبینێ بەڵام ئەوەش نابینێ کە خۆی یەک لەحزە دەم درێژی کە لەویایە لێک شوێنە بیمەی بێکارەکەی تاوە بێ بیمە تەمیناتەکانی تری تاوە بێ لەویایە ینی پریکاریات لەویایە هەمیشە وەک خەڕەشەیەک لەسەر چینی کرێکار خۆی منطقە خەتەرە نەک بەوەی کە چینێکی ڕندەیە بەو منطقە خەتەرەکە هەمیشە بە چینی کرێکار خۆیڵێ ئەگەر بێدەنگتر نەبی وانەکەی هەها لە تۆ خراپتری شەیە لە خوارەوە بەڕێی من ئەم تەسەورە زۆر جوانە بۆ هین بۆ تەماشاکردنی مجتەمەعی تەبەقاتی کە تەسەوریی زۆر عەقلانەیە سارتەرێکە ئەو کوتم ئەو قەبرێ فڕ لە نور بێ ئەم شەو ئەو قسەیەکی جوان کارلینم بیرکەوتەوە کۆمیدیانێکی ئەمریکیە ئەڵێ بڵێن چینی ناوەند هەموو بەرهەمەکە هێنێت و هەموو ئینتاژەکەکە ئەوانە کاپیتالیزم سەرمایه‌داری خۆی چینی هەژاری بۆ هیچ شتێک ناوێت بەس بۆ ئەوەیە کە چینی ناوەند پترسێنێ لەوەی کاگەر قسەیەکەی تۆ نابی بە ینی بە جۆرێک بەرحاڵ ئەگەر ئاوا بە مەقسەدیش نەبێت و بە ئینیش نەبێ ئەو جێشەی احتیاطیەی کە وەختی خۆی مارکس باسێکا بۆ چینی کارگەر ئەبێ وجودی هەبێ بۆی بازار ڕابگرێ ئەوەی کە ئێستا مەسەرەن ڕیکس بانکی سوید یا بانکی مرکزی سوید دەڵێ بێ لە 1000 کەسا 68 کەس بێکار بێت و 68 کەس بێکار بێت و داوای کار بکە بۆی کەوای اقتصاد بچەرخێ هەمووی بە معنایەک لە معناکان ئەو جێگایە ئەو شوێنەیە کە بۆ سابتەکە کە ئەمە میکانیزمی سەرمایه‌داری خۆی ئیفرازی ئەمانەکە بەرحاڵ باسەکە بە بڕوای من باسێکی گرنگە جوان کەم ئەگەر مەبەستت باسی جوان لە دقیقیە بێتەوەە من ڕخنەکانی خۆم لەسەری وت من موافقی تێڕوانینەکانی گایستاندنگ نیم لەسەر ئەوەی کە چینی پریکارێت چینێکی نوێیە نەچینێکی نوێنە هیچ بەشێکە لە چینی کارگەر ئەو چینی کارگەرێکە 150 ساڵ لەمەوە پێشە بۆ بڕۆ کتێبەکەی ئەنگلز لەسەر جاری پێشوو تۆش باسی کرد لەسەر وەزعی چینی کرێکار لە بەریتانیا بخوێنەرەوە ڕێگەڵی باسی ئەم پریکارێتاکە کە ئێستا کرێتەوەوانە بەڵام لە پاڵ ئەوەیە کە ئەم ڕخنە ئەو ئاماژانەی ئەو بەو پێکهاتی بە پێکهاتەکانی ئەمای کە خۆ ئەو ناوێنێ چینێکی تازە و بە میکانیزمەکانی دروستبوونی ئەمە بە بڕوای من باسی گرنگن باسی مهم من و دەستنیشانکردنی مەجموعەیەک ڕاستین و واقعین و بڵین سەرنجڕاکێشانمانە بۆ دیتنی ئەو شتانە کۆمونیستەکان و چەپەکانی ئەم عەسرا بێ ئەمە ئاڵ و گۆڕانە ببینن بیان ناسنەوە هەوڵ بن وەڵامیان بدەنەوە ئەگەر ئەمانەوە ئاڵ و گۆڕ بکەین ئەگەر ئەمانەوە قسە بکەین و قسەی باش بکەین و
هەر بە قسە تەواویکەین ئەو شتێکی کێ بەڵام ئەگەرمانێ ئاڵوگۆڕکەین پێویستمان بەوەیە ئەو چینی کە گوایە ئەبێ ئاڵوگۆڕ ئەنجام بە لە کۆمەلگایە باش بناسرێ و پێکاتەکانی دیاری بکرێ و دەرکەوتەکانی دیاری بکرێ و پرسیاریژەوە بێ ئەو چینە خۆی چییە کابووی کەوا مقاومەتی چەسانەوە بکە مقاومەتی هەژاری بکە مقاومەتی بێکاری بکە مقاومەتی ئەوانەکە ئەگەر سیفنێتەکان وجودی نییە دەست بۆ چییە بە ئەم لەکوێ ئەو شتانەوە ئەگەر ئەم مۆدیلانە ناکرێ پەرەی پێ بدرێ ناکرێ هەر ئەو مۆدیلانەی کە خۆڕست دێنە پێشەوە بەرەو پێشتر ببرێ چارچێوێکی سیاسی بۆ دامرێ بەرحاڵ من وازانم کە باسکردن لەم کتێبەوە سەرنجڕاکێشانی بینەرانمان و بەشێک لە هەسوڕاوانی چەپ و کارگەری بۆ ئەم باسانە بەرهەمی خۆیە بێەوە ومێدەوارم بەرهەمی بێەوە ئومێدەوارم سوودمەند بوو بێ زۆر سپاس بەکەژیان لەوە زیاتر ماندوود ناکەم سپاس دەکەم دووبارە سپاسێکی تایبەش دەکەم بۆی کە بە نەخۆشی دووارە ئامادە بووی لەگەڵ ماوە زۆر مهمم بۆ هیوی زۆر زۆر باشە ڕۆژێکی خۆش منی شەروە هەر بژیت بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتی نەکۆتایی بەرنامەی ئەم شەومان و تا بەرنمەیەکی تر کە لێکدانەوە و باسکردنە لە کتێبێکی تر لەگەڵ هاوڕێکی ترە لە ڕۆژەکانی داهاتووە ڕای ئەگەێنم تا ئەو کاتە ئومێدەوارم لە خۆشی و شادیا بن بە کامەرانی تەنەسپێرم شەوتان خۆش